بابەت یەکەم باس کرد وتم کچینە ئەگەر زەواجتان کرد لەگەڵ هەر کوڕێکە حتا نەتان گوازێتەوە کورە خۆتانی تەسلیم نەکەن، کورە نەچنە ژێر ڕکێفی قسە باق و بریقەکانیەوە، بە قسەی نەکەن، کورە لەگەڵیان نەبیت خەڵوەت نەکەی لەگەڵیا بمێنیتەوە. سەتەها جنێ و هاتووە نا مامۆستا حەڵاڵی خۆیەتی ئەتوانێ هەموو شتێکی لێ بکات. باشە لەم ماوەیە حاڵەتێ لەو حاڵەتانە باشە ئەو کچە داماوە چۆتە دەرەوە لەگەڵ ئەم کوڕەیە هەڵی خەڵەتانەوە خۆ من و تۆ تەواو حەڵاڵی یەکترین هیچ کێشەیەکمانێ نەوەڵە ئەم هەفتەیە بێتەوە من تۆ ئەگوازمەوە دەیکەوە ئەوەی کردوتی لەگەڵ یا کردوتی لەگەڵیا باشە ئێستا کاڵێ وەڵام من تۆم ناوێت ئەنجا هاتووە ئەبێ مامۆستا پیاوەکەم سحری لێ نەکرابێت ها من زۆر ئەوم خۆشەوێ بە نازان بۆچی لە پڕێکا منی لە پێش چاوکەوت لە پڕێکا ئازایی بۆ تۆی لەبەر چاوکەوت لەبەرەوە تۆ زۆر بێعەقڵی باشە زۆر نێچیرێکی ئاسان بوویت ملتیشکان ئەوەی کەوا مەبەستی بوو لەگەڵ تۆ یا کردیە ساڵی ئەمە ئەوە نییە ئەو قەلە نییە بۆ چیمە ئەمەم بۆ چییە یعنی ئەمە بوو کەمە من چەند ساڵە بە دەوری پوشی بۆ خڕەکەم و ماڵی بۆ تەرتیبەکەم ئەی ئەگەر تۆی بگواستایەتەوە ئەبووە حاڵی واقع ئیتر تەواو نەیەتوانی ئەوە بکات لەگەڵتا بەس ئێستا ئەڵێ زەرەر لە نیوە بگەڕێتەوە هەر قانجازە ئێستا نەی گواستوتەوە هیچ نەبیاڵە نیوەی مافەکەشیە دەمی بۆیە ئەو شریعەتە لە قانجازی واللهی هەمومان ناقسەی کردووە بۆیە کاتی ئێمە قسەی بۆ ئێواکەین لە مقابلە نەپارەم ئەدەیتە نە من خۆشیەکانی تۆ تەوزیعەکەم لە ماڵی خۆمە خۆشیەکانی خۆت بۆ خۆت پارەی خۆتیش بۆ خۆت بەس ئەوە ئەزمونە ئێمە فێری بووینە تێگەیشتوینە و ئەزانین ماهیەتی پیاو چییە دەستگیرانتە سەر چاوم جاران پیاوی کورد زۆر بە غیرەت بوو چونکە دینیان هەبوو و غیرەتیشیان هەبوو کە کچەکەی مارا کرا نایدایە دەستکڕۆبی بابەکەیفی خۆی لە ئوتێلابی خەوێنێت و ئەملاولە هەتانی گوازێتەوە تەنانەت بۆ ئاڵتون هەڵگرتنش بۆ جل هەڵگرتن ئەبوایە دایکی لەگەڵا بووە برایەکی مەحرەمێکی لەگەڵا بووە نەیانهێشت ئێستا زاوا فڕکان بەم کۆڵانەیە دێ و ئەچێت ڕۆژی چوار جادێ لە ماڵی غەزووری ئەم کشا هەڵەگرێ و ئەیبات کەس نازانێ بۆی کوێ بە جاری وایە شۆ لە ماڵی خۆیانەی خەوێنێت ئەخەمە کارەساتە بابە دوو ڕۆژ دوایی کە ئەوە ڕوویدا تەلاقیشت ئەدا و ملیشت ئەشکێنێت اینجا ناشتوانی بە ماڵی کەس و کارەکەت بڵێ بە دایک و باوکشت بڵێ ئەمەی لەگەڵا کردو هەر ئاوا بە نیهێنی ئەمێنێتەوە باشە دوو ڕۆژ هەر کەسێ بێ بۆ داوات ڕۆیتەوە ژوورە و دەسەکەی بە گریان وەڵام من شو ناکەم بۆ مەجبوری درۆ بکەی بڵێ من هەر دڵم لای ئەو کوڕەیە ناڵێ من بە کەڵک ئەوە نایم شو بکەم چونکە وەزعم خراپە کچێنیم لە دەست ناوە نە ئەیوێری ئەم کەیسە کەشف بکات نە ئەتوانێت شش بکات دێکشە شرینەکە من لەبەر تۆمە تۆ ناکرێت دوای زەوق و سەلیقەی خۆت بکەویت هەبێ بە عەقڵ بە بزانە کەس و کارەکەت بە دڵیانە بە دڵیان نییە ڕەوشتی ئەم پیاوە چۆن نییە با بە پیاوی وا هەیە حەشە لە ڕووی ئەو پیاوە بەڕێزانی کە بینەرمانن سەگێ لە ئەو باشترە باشە دەیە هاجا سژنی بینی وە زەلامی کوشتووە کورە گوێی لە هیچ نییە نەک گوێی لە شەرمە لە گوێی لە حەیایە هیچ ئەتەکێت و ئەخلاقێکی نییە ئێ معقولە تۆ حەز لەمە ئەکەیت یاخە ناکرێ ناخوشکەکەم ناکرێت تۆزی عەقڵت هەبێت چیەکەی لای ئەم زەلامە زەلامی دینی نەبێ ئەخلاقی نەبێ ویژدانی نەبێت کەسایەتی نەبێ دوو ڕۆژت تێت هەڵەدا ئەتکوژێت کێشە بۆ براکانە دروستەکە کێشە بۆ باوک و کەس و کارەکە دروست ئەکات کاکە زۆرمان بینی زاوە کە غەزووری خۆی کوشت ژن برای خۆی کوشت کاکە ژنەکەی خۆی کوشت شوبکە بە پیاوێکی بە تەربیەت و بە ئەخلاق با دینی هەبێ با کەسایەتی هەبێ جای بە قسەم ناکەن خۆ ئەکەمی تر چیەکەن بیکەن بۆ خۆت کابراڵێ فەرموو ئەمانە لە یوتوبە دەستان ناکەوێ ها کەسی ترش ئەو قسانەتان بۆ ناکەن بڕۆ بە پارە گوێ لە هین کردن دکتۆر جامیعە هەیە ئەڵێ بە پارە قسەت بۆکە ماڵێکە دیاخوا بەخوا گاڵتەتان نەیە سیمیناری کردووە ئەڵێ سەعاتی بە $100 کە ئەڕووی لەم قسانەژ نیە هەر زۆشتی ئاساییە ئیستا سەیریکە ئیستا ئەڵێ ئەوەی منوانیە دەبڕۆ شووی پێ بکە بڕۆ بە شووی پێ بکە بە قوربان دەبڕۆ زانە بەم سەرمایە کاتە دەرەوە یان نە دەبڕە دەی بە قوربان